مامۆستا محەممەد یوسف زانایەکی پایەبەرزی ئاینی و شاعیر و ڕاوەکارێکی کەمیێنەی هۆنراوە پڕپێز و درەوشاوەکانی شاعیران و عاریفانی ڕابردووە. مامۆستا محەممەد ساڵی 1949 لەدایک بووە. خاوەنی دیوانی شیعری کۆچەرە و ڕاوەکاری بەشێک لە هۆنراوە بێوێنەکانی مەحویە، بە تایبەتی هۆنراوە فارسیەکانی. ئەو وەک خۆی دەڵێت لە درێژایی تەمەنیدا زیاتر لە 40 جار ئاوارە بووە، یان بە ناچاری بارگە و بنەی پێچاوەتەوە و لا جێگەیەکی تر دیسان دەستی بە ژیان کردوێتەوە. ئەم جارەیان لە بەرنامەی ڕازی تەمەن با ژیان و بەسەرات و سەرگوزەشتەکانی مامۆستا محەممەد و بەشێک لە هۆنراوە و پەیوە جوانەکانی و ڕاوەکردنی بۆ شیعر و شاعیرانی ڕابردوو ئاشناتان دەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ڕازی تەمەن بین. بە ناوی خوای بەهێزی دانا کە پایەی بوونی گردوونی دانا، خوایە کە دڵی پڕ ئارامیە هەر کەس کە دانی بەبوونی دانا. بەندە ناو محەممەد یۆسفە ئەگەر تۆزە سەرکەوم محەممەد یۆسف سەعید عەبدوڵڵا خوامرات کەریم ڕسوول مەولانم تاویام ئاگا لێ. بەندە لە ساڵی 1949 میلادیە لە ساوا لەدایک بووم. ساوا دەیەکە ئێستا شوێنەی کە ئێمە تیاوەستاوین ئێستا ئێرە پێنجوێنە و سەرگردی حەسەناوایە، تقریبەن سەعاتێ لە ئێمەوە دوورە بە پیادە. سنووری پێنجوێنەوە باشماغ یەکەم ئاواییە و دوو هەمیانە بێتە ساوە. من لە ساوا لە ساڵی 1949 لەدایک بووم. ئەوسا سەردەمی مناڵی تۆ چۆن تێپەڕی؟ یادگاریەکانی سەردەمی مناڵیتان مەسەلەن ژیان و گوزەرانی خەڵکی لەو کاتا چۆن بوو؟ وەڵاهی کاتی مناڵی ئەوە ئێستا تقریبەن ئەگەڕێتەوە بە 70 ساڵ لەمەوە پێش. 70 ساڵ لەمەوە پێش لەگەل ئێستا ئاڵوگۆڕ زۆر بووە کە وەختی ئینسان تەمەنێگاتە 70 ساڵ. من مەحوی واتەنی ئەلبەتە بۆ ئەو تەواو نییە، بەڵام بۆ من تەواوەڵێ لە 70 تێپەڕیم و هەفتەیە بۆ دین و بۆ دنیا بە کاری خۆم و کاری کەس نەهاتم وەی چ بێکارم. بەڵام 70 ساڵ لەمەوە پێش قوربان ئەو زاع و ئەحواڵ لەگەل ئێستا زۆر ئاڵوگۆڕ بوو. یعنی ئەو ژیانی خەڵکی ئەو شوێنەی کە ئێمە تیا ژیان عیب نەبێت لە هیچ ماڵێکە مشتەمەلات نەبوو. پیا و ژن بۆ دەستنوێژگرتن و ئەوانە ئەچوونە سەرکانی و سەر حەوزی مزگەوت بۆ هەموو کاروبارەکانیانە. ئێتر ئەو زاع و ئەحواڵ ژیان لەوێ ژیانێکی هەژارانە بوو، بەڵام ئەو خەڵکە دەغڵودانیان بەکارهێنا، حەیوانداریانە کرد. ئەو شتانە ژیانی ئەو خەڵکەی بەدیهێنا. من لەو کاتانە ئەیانود ئەگەر کەسێک بتوانێت ئەوەنە دەغڵودان بکە کە خواردنی 1 ساڵ مسۆگەر کات و تۆ بۆ ساڵێکی تر مسۆگەرکە، ئیتر ئەوە دەوڵەمەندێکی باش بوو. یعنی ئەو زاع و ئەحواڵ ئەوە بوو. لە وڵاتی ئێمەشا لەو دێ ئێمە برنجیشی تیا کرا مەرەزەکردن، ئەوەش خەر کەسێک ئێستا من بیرم دێ ساڵ ماڵی ئێمە تقریبەن ساڵانە 8 تەنەکە برنجمان ئەبوو لە تەواوی ساڵا بەکارمانەهێنا و تقریبەن ئەمە ئەو زاع و ئەحواڵی کاتی مناڵیە. من لە کاتی مناڵیە شتی زۆر سەیرم دیوە، یعنی دیومە هێشتا ڕادیۆ وجودی نەبووە تا بگا بە تەلەڤیزیۆن و ئەو جۆرە شتانە. ئەمجا یەکەم جار کە ڕادیۆم دیوە شتێکی زۆر سیر بۆ بەلامەوە. یەکێک لەو شتانەی کە لە مناڵی ئینسان بیری دێ جلوبەرگێکی ڕێک و پێک و جوان هەر نەبوو. ئێستا من بیرم دێ لە دەیە کۆچین بۆ کانی میران دەمە بەهارێک بوو، بەفر دڕبوو، تازە خاتێکی جوانم بۆ کرا بوو. وەختێک گەیشتن هەر بەرزاییەک لەگەڵ دوو کەسی ڕەفیقی خۆمان ڕۆشتین لێ نیشتین بۆ خوارەوە. ئەم جارە وردە چونکە بەفرەکە دڕبوو شەروەڵۆشتەکەمی دڕاند بوو ئەیچوون بۆ دەیەک. ئیتر من ئەبووە هەمیشە دەستم بە خۆمە بواە بۆەوە دەرنەکەوم. خەمی ئەوەشم لێ هاتبوو قاتێکی تازەیە و ئێستا ئەفەوتێ. لە دوایە ماڵی باوکم چیم لەگەلا بەکاربێنن کام قاتەم هەیە. سەفەرەکەمان بە هەر مەینەتێک بوو ئەوەم تەواو کرد کە هاتمەوە بۆ ماڵەوە خێرا قاتەکەم داکەند و وتیان بۆچی قاتەکە داکەنی؟ وتم لەبەر ئەوە ئەمە قاتێکی تازەیە بۆ مناسەبات لەبەر یەکەم جارە ئێستا قاتەکانی کۆنی خۆمم لەبەر کردەوە. ئەو زاع و ئەحواڵ ئاوا بوو. ئێمە سەردەمی بڵێن خوێندنی تۆ لە شۆ دەستی پێ کرد، لە هەر لە ئێران خوێندنی سەرەتایە لە شۆ دەستان پێ کرد؟
بەندە وەکو لەمە دواش باسیەکەین من کوڕی مەلا بووم باوکی من حاجی مەلا سەعیدە کە مامۆستا مەلا کەریم بەڕەحمەت بێ لای مامۆستاش خوێندوێتی و لە عولەماؤنا فی خدمەت العلم والدین لە مەلا سەعیدی ساوا کەسێک ئەو کتێبەی لابێ ژیانی باوکم نووسراوە ئەی فەرموو من ئەگەر مخەیرم کەن لە بەینی پاشایەتی و دەسەڵاتی هەموو سەر ئەرزا و نەخوێنەواریە لەگەل شوانی هەموو عمرما و علمی مامۆستا مەلا باقرە علمی مامۆستا مەلا باقرە لە بژێرە باسی باوک دەکرێڵێ باوکو جارێ ئەگاتە خزمەتی قانەی شاعیر لە ڕێگا قسەی لەگەڵاکە ئاڵێ تۆ بۆچی بەتەمایچی دەڵێ من بەتەمای مەلایەتیم ئەوزام ئەو کاتە ڕەحمەتی قانەیش پێڵێ واز بێنە مەخوێنە بڕۆ کاسبی بکە تۆ توانی هیچ بکەی ئەو بەسەراتە چۆن بووە باوکی من بەڕەحمەت بێ لەگەل مردووی هەموو لایەکە ئێمە ئێستا ئەم شوێنەی کە ئێستا تیا دانیشتوین دەیەکمان لێن نزیکە ها لە بەرچاومانە ناوی کێلووە دەیەک ناوی مەسۆە دەیەکی تر تقریبن تۆزێک لێمان دوورە پێڵێن دەرەورگان بنەماڵی ئێمە لە ئەسڵا هاتوونەتە ئەوێ و وەختی خۆی لە عەشیرەتێکی ناوداری گەڵباخی بوون لە لێ قەوما و شتێکە هاتوون ئیتر باوکی زمانی عەشایری بووە وانە بوو ئەمە عێراقەوە و ئێران هاتوچێ ئەم دێودیویان کردووە و دێهاتی زۆر ڕۆشتون باوکی من لە دێی بالکە کە لەمە دوایش مامۆستا مەلا باقر لەوێ بۆ و لایش ئەویش خوێندوێتی لە دەی بالکە لەدایک بووە زۆر باوکی من برای بووە نەخۆشک مامۆستایەک بۆ بەناوی مامۆستا مەلا ئەحمەد زۆر عالمێکی گەورە بووە لە هەموو ئەدەبیاتە بە تایبەتی ئەدەبیاتی فارسی ئاغاکانی بالک ئەو مامۆستا مەلا ئەحمەد چاشیانە بردووە بۆ بالک بۆ ئەوە دەرس بڵێ بە مناڵەکانیان باوکیشم کە هەتی و بۆ ئیجازەیان داوە لەگەڵ ئەوە دەرس بخوێنێ ئیتر باوکم قورئانی لای و مامۆستا خوێندووە گولستان و بۆستان و خەمسەی نظامی و تاریخی معەجەم و کلیلە و دیمنە و ئەمانەی خوێندووە و تا ئەو کاتانە باڵغ بووە کە مامەکەی فەوتی کردووە کوژراوە یا بڵێن بە زۆر وتوانە تۆ ئەبێ واز لە خوێندنەکەت بێنیت و مامۆژت مارە بکەیتەوە مامۆژی خۆی ئەوش مامۆژەکەی مارەکاتەوە سێرەکە کەسی بە دەوروبەرانیە و خزمەکانی لەم دەوروبەران کە عەرزم کردن کێلە و مەسۆ و ئەوانە ماڵی باوگۆری لێرە بووە ئیتر باوکم بە خێزانەکە وێتە دەیەک ئالەم نزیکی ئەمای سە بەرامبەرمانە ناوی کێلووە دێتە ئەوێ کە ئێتە ئەوێ دەسەکا خان و دروستەکات و دەسەکا بە فەلاحەت و ئەوانە و مناڵێکی ئەبێ و ئیرادەی خوا خێزانەکەی فەوتەکە مناڵەکەی فەوتەکە ڕۆژێک ئەی فەرموو خەریکی مەرەزەکردن بووین من بیرم لێ کردەوە میقدارێکم خوێندەوە بۆچی نەچمەوە بۆ خوێندنەکەم ئەفەرمێت بێڵاسنەکەم دا کوتابە ئەرزا و ڕێک بەرە و مەریوان ڕۆشتم بۆ خوێندن ئالەو کاتانە گەیشتم بە مامۆستاخانە ئەیشی ناسیم ئادەوتی سەعا بۆ کوێکی باوکیشمی ئەناسی پیاوێکی بەهێز و ئەوانە وتی وەڵام مامۆستا مقدارێکم خوێندووە و ژن و مناڵێکم بۆ ژن و مناڵەکە مردوون و ئەڵێم بڕۆمەوە بەلای خوێندنەکەم و ئەویش وتی ڕۆڵە گەر بەگوێی منەکەی شتیوانەکەی چونکە جارێت تۆ فێری خوێندن نابی ئەمە یەکێک پیاوێکی باهودار و ئازایشی ئەتوانی کار و کاسبی بکەیت و خۆت تاقی کردوەوە لە کار و کاسبیکردنە ژن فەوتی کردووە ژنێکی تر یەنیت و مەلایەتی ئینسان ناژیێنێ ئەمە یەک و تا تۆ ئەش ئەبی بە مەلا حەزەتی عیسا یەتە خوارۆ ئیتر ئاخر زەمانە حەزەتی عیساش پێغەمبەرە و مەلای ناوێ کەوا بێت تۆ مەتۆ بەلای مەلایەتی وتم بەخوا ئەڕۆم و کە ئەچێتە بیارە ئەچێتە خزمەتی مامۆستا مەلا کەریم ئەکرێ عمری لە مامۆستا مەلا کەریمیش زیاتر بوو بێ لەو کاتانە چونکە باوکم ئەوەیە ماوەی دابڕان لە خوێندنی بەسەر هاتووە لە دوایە لە خزمەتی مامۆستا مەلا کەریمان نزیکی 6 ساڵ لەوێ لە بیارە ئەمێنێتەوە ئیجازەی ئەدا کە ئیجازەی ئەدا باوکی من تەشریف هێنێتەوە خاڵۆیەکی ئەبێ لەم دێک هەیە لە نزیکی ئەمە پێڵەن هەرگێن ئالە و منتیقەوەیە خاڵۆکەی خزمەتی باوکمی کردو خوا جەزای باتەوە حاجی مەجی کچێکی خۆشی ئەداتێ باوکم تەشریفە باتە دێیەک بە ناوی میشیاو لەم شلێرایە ئەبێ بە مەلای سڵێمان خانی میشیاو باوکم لەوێ تقریبا نزیکی 40 ساڵ بۆ 45 و 50 ساڵ لەوێ مەلایەتی کردووە ئیتر تا ئەو کاتانەی کە باوکم لێ بۆ منیش خوێندنم کە خوێندووە لەم دی و خوێندومە لەو دی و خوێندومە بەڵام بە ئومێدی ئەوە ڕزگارم بێ بەدەست جۆری مەلایەتیەکۆ کە لە دەست خەڵک شت وەربگری بە ئومێدی ئەوە لێرە تاعین ببووم و ئەوانە چونکە تەسکەرە و جنسیە و ئەوانم بوو لە هەڵەبجەیشە لە مەعهەدی ئیسلامی هەڵەبجەیشە مەعهەدیشم تەواو کردبوو بە ئومێدە هاتبوومە ئێرە تقریبا زۆر دواش کەوتم تا ئەوەی کە تاعین ببم لە 47 تقریبا لە
پێنجێ نابووم لەم شوێنەکە تۆ فقیەتی و سەرەتا لە چۆ دەست پێکرد خوێندنی سەرەتا ئەوکو عەرزم کردی لە پێشە لای باوکم خوێندومە ئەو مقدماتێکم لە خزمەتی ئەوە خوێندووە ینی قورئان و لە لای باوکیشم گولستان و بۆستان و ئەدەبیاتێکی فارسی باشم خوێندووە باوکم ئەدەبیاتێکی زۆر باشی ئەزانی کە زۆر نمونە بوو ئەوش لە خزمەتی ئەو مامۆستا مەلا ئەحمەدی چاژیا خوێندوێتی جا ئیتر لە خزمەتی باوکما خوێندومە تقریبەن دوایی دەیەک هەیە لە نزیکی ناو شاری مەریوانە پێڵێن موسک بۆ ئاگداری جەنابیشتان و بینەران و ویسەرانیش ئیبن حاجب خەڵکی ئەو دەیە ئیبن حاجب کە باشترین نەحوی بۆ باشترین سەرفی باشترین ئوسولی بووە لەبێ خەڵکی ئەو موسکەیە ئیبن حاجب موسکی ئیتر من لەو موسکا خوێندومە لە خزمەتی مامۆستایەکە بە ناوی مامۆستا مەلا زایدی ئەشعەری تقریبا 5-6 مانگێک لەوێ بووم لە دوای مامۆستا گواستیەوە بۆ دەیەکی تر لەو دەکەی تریشا تقریبا 3-4 مانگێ لە خزمەتیا بووم لە دوایە لە باشماخە کە باشماخ بەرامبەری پێنجێنە تقریبا ئێستا لیانێ لە مەرزی پێنجێنە ئێستا سنوورەکە لەگەڵ باشماخە 10 دقیقە چارێکێکە لە باشماخە لای مامۆستا مەلا محەممەدێک کە پیان ئەوت مامۆستا مەلا محەممەدی زەینەب لە خزمەتی ئەوە تەسریفی مەلا عەلیم خوێندووە دوایی چوومە دەیەک بە ناوی سیاناو کە مامۆستا مەلا مەحموود لێبوو مامۆستا مەلا مەحموود سیاناو پیاوێکی ساڵحی بەوەلی ناسراوە لە منتیقەی مەریوان و دەوروبەرە لەگەڵ کاتی خۆشە لەگەڵ باوکما لە بیارە لە خزمەتی مامۆستا خوێندویانە لە خزمەتی ئەو مامۆستاشا فەریدەم خوێندووە پاشی ئەوە فەریدەم تەواو کرد بۆ خوێندنی منتیق هاتمە شانێری لە وەختا هاتمە بەردەڕەشە نەک شانێری هاتمە بەردەڕەشە مامۆستا مەلا محەممەدێکی لێبوو بە ناوی مامۆستا مەلا محەممەدی ملچەور بەڕەحمەت بێ ئینشاءڵڵا لە خزمەتی ئەوە میقدارێ خوێندم گواستمەوە بۆ خزمەتی مامۆستا مەلا حەمەمینی کانیسانان بەڕەحمەت بێ ئیتر تا ئاخری تەمەنم لە خزمەتی مامۆستا خوێندومە یەک کتێبم مابوو ئیجازەشم لە خزمەتی ئەوە وەرنەگرت بوو بەڵام لەم ساڵانەی دوایە لە هەشتاکانە تقریبا مامۆستا بە لە قەوماوی لە خزمەتی شێخە هات بۆ ئەمدی و شێخی بیارە بەڕەحمەت بن هاتە سەیساق و منش بە لێ قەومان لێم پێنجێنەوە ڕۆژمە سەیساق و یەک کتێبم مابوو بە ناوی تازیب لە خزمەتی مامۆستا تازیبەکەم خوێند و ئیجازەیەکیشم لێ وەرگرت. مامۆستا لە ساڵی 1970 تقریبا لەو نزیکانە تۆ ماڵ و لێرە بێ 2000 بڕارەی کە باوکو بێیت و لەگەڵ خۆتا بژێ لێرە لە ئێرانە بێ پێشتر باسێکی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەی بزانین چۆن بوو چۆن بڕارتاندا بێن لە پێنجێنا بژین لێرە ئیتر باوکم نەخۆش بوو لە خزمەتیا ئەبووم بۆ خەستەخانە بردمە سلێمانی بردمە کەرکووک ئاخرین قسەی باوکی من بەڕەحمەت بێ لەگەڵ مردووی هەمولایەکە ئاخرین نووسینی ئەم شیعرە بووە جارێکیان لە خەستەخانە بووین لە کەرکووک هاتینە حەوشی خەستەخانەکە عەرزم وتم بزانم باوکم فکری چۆنە کاغەزێکم پیا وتم با بە شتێک بنووسە باوکم سڵاواتێکی نووسی بوو بسم الله نارت واستنارت بسم الله حول العرش دارت بسم الله و سڵاواتێکی نووسی بوو لە دوایە ئەم شعرەی نووسی بوو کە ئەڵێ ماڵە کۆچێنەیە ماڵ و گەینە حاڵی خۆیە حاڵ من کەوا حاڵی بمیتر حاڵ و ماڵم بۆ چییە ئەم شعرە زۆر قورسە ئەبێ لێکدانەوەی بۆ بکرێ ئەوەی مناڵ خانووەکەنەوە پێڵێن ماڵە کۆچێنێ یا پێڵێن ماڵە قۆلێ مەحویە فەرمێ ماڵە کۆچێنەیە ماڵ و گەینە حاڵی خۆیە حاڵ هەر ماڵێکی ببێ وەکو ماڵە کۆچەی مناڵان واتانە و ئەخری بە هیچ دەرەچێت هەر حاڵێکیش بێ ئاخری ئەکەویتە حاڵی خۆت کە حاڵی مەرگە من کەوا حاڵی بمیتر حاڵ و ماڵم بۆ چییە من کەوا حاڵی بمتر حاڵ و ماڵم بۆ چییە و ئیتر باوکی من بەڕەحمەت بێ لە تەواوی تەمەنیا بەو هەموو ئێش و ئازار و دەردەوە کە ژیاوە یەک جار ئایەکی نەکردووە ئایەکمان لێ نەکرد تا لێرە کە من لە بەنگەڵە بووم باوکیشم تەشریفی لێرە بوو 1 ساڵ لێرە ژیا لە دوایە فەوتی کرد و لە ئەم قەبرستانەکە ئێستا هەنتیا قەبرستانێکی دوور و درێژە پێڵەن حاجی شێخ
ئیتر باوکم لێران نێژراوە و مامۆستا شعرێک نووسیەوە بۆ باوکو تۆ ئەکرێ ئەو شعرەمان بۆ بخوێنی. باوکی خۆشەویست هیوای ژیانم فیدات بێ یاڕەب ڕۆحی ڕەوانم پێڵاوەکانت تاجی سەرسەرم خۆڵی ڕێگاکەت نەجمەی سەرشانم یاد سرووری دڵی پەرۆشم بینینت شەوقی دیدەی گریانم دووریت ئاخرین شوێنی دۆزەخە نزیکیت بەرزتر جێگای جینانم بیر دائیمە وتوویرەی دڵ ناوت هەمیشە وردی زمانم سەر و سنەوبەر باخم باڵاتە ڕیشت سنبول و گوڵ و ڕێحانم مێزەرت شەوقی ڕۆژانی ڕەشمە سەڵتەت سەڵتکەری دڵ لە خەمانم چاک چاک چاگەکە چاکت پەرۆشیم گیان فیداکاری چاکی چاکانم. مامۆستا دایک ئەو کەسەیە کە هەتا لە ژیان نابێ مەسەلەن تا سایە و سێبەری بەسەر مناڵەکانیەوە هەبێ هەر گەورەی ئەو کاتەشکە لە ژیانە نامێنێ لە گەورەی خۆی ناکەوێت بۆ مناڵەکانی یای مرۆڤ تا گەورە بێ هەست بە گەورەی دایک یا باوشێکا بڕونە. تۆ چ شعرێک و بۆ دایک و نووسیوە؟ دایک لە هەموو لای هەموو کەسێک خۆشەویستە مناڵیش لای دایک هەموو دایکێک خۆشەویستە. دایکی من لە تەمەنی 60 ساڵیا بووم تقریبا لە 60 ساڵیایی تر ئەبێ دایک زۆر ڕەبتی بە مناڵەوە نەمێنێ. دایکم ئەکرێ نزیکی 80 بوو بێ وەختێ لە ماڵ دەرەچووم دایکم هەوڵی ئەدا بچێتە شوێنێ بەرزاییە لە کۆ من یەمەوە بۆ ماڵۆ ئەو شوێنەی لێ دەرکەوێت بە زەحمەتێکی زۆر ئەچووە پەنجەرەیەک کە ڕێگاکەی منی لێوە دیار بوو هەر جارێک کە ئەهاتمۆ ئیتر لێوای وێسا بوو دانیشت بوو تەماشای ڕێگەکەیە کرد تا ئایبینیم کە ئەهاتمۆ ئەچوومە خزمەتی و هەموو جارێک ئەم شعرە هەورامیانەیە خوێندەوە کە نازانم چۆنی بیست بوو ئەیو ئەلحەمدولله باڵات دیمەوە مەردەبیم جەنۆزێن نەبیمەوە ئەلحەمدولله وا من باڵای تۆم دی چاو پێکەوتەوە مردوو بووم بە تازەکی دیسانەوە زیینوو بوومەوە ئەو دایکە لەو تەمەنە ئیتر منیش سۆزێکم بۆ دایک گوتووە لە زمانی کاکوشاری شەهیدەوە ئەوش بۆ دایکی خۆی لەسەر زمانی ئەوە بەڵام لە ڕاستیە سۆزێکە بۆ دایک دایە مەڵهەمی زامی دەروونم دایە دوای خوا سەبەبی بوونم منت گەورە کرد بە خوێنی جەرگت بە منۆ چەند جار نزیک بوو مەرگت ماوەیە کۆڵ و بەینێ مناڵ بووم لە گشت زانینێ من کرچ و کاڵ بووم بە شیری گەرم و پڕ لە ڤیتامین گەورەت ئەکردم تاک و پێگەیین پاک ئەکردم لە گشت پیسایی شەو پاسەوان بووی هەر بە تەنیایی چەند شەو نوخونی و لایلایەکردن مشهور بۆ شێخ و بۆ دوعا بردن قوت لێ قرمیش بوون چون من نەخۆشم ناچم بۆ هیچ لا ئەو نێمە کۆشم هەزار بە قوربان سەدان گوڵەکەم دەیان هاز و باز فێنکی دڵەکەم ڕۆڵە گیان ئازیز چاوم گیانەکەم بە قوربانت بم کوڕە جوانەکەم ئەوەندە سۆزت هەڵڕشت بە سەرما ئەونەت پاراستم لە سەرما و گەرما تۆ نەبوویتایە یا هەر نەئەبووم یا گەمژە و گەوج و دەبەنگ دەرئەچووم من نەخۆش ئەبووم تۆ ئەتوایتەوە شوێنێکم ئەشکا ئەبوورایتەوە دایە تۆ بۆ من وەکو قەڵا بووی بۆم پارێزەری دەرد و بەڵا بووی هەرکەس دارێکی لێ هەڵگرتایەم یا جنێوێکیان گەر پێ بدایەم ئەو گرتمە لای خۆت ئەبووی باگر ئەو تارانن لێم زۆر لە خۆم چاکتر ئەگەر دایک و باوک خەفەتی مناڵ نەبوایە ئەژیان بە خۆشی 100 ساڵ هەر دایک و باوکێ کەوا زویرە بە جوانی پیرە و کزە و کەسیرە زۆر چاکەزانم خەمی مەمانە
مامۆستا دوجار ئێوە بڵێن دوایەوە ئەبیتە مامۆسای ئاینی لەگەڵ کۆمەڵێک زانای ئاینیە کۆچەکەن بۆ ئێران. کۆچکردنەکەتان ڕەبتی بە کاری سیاسی و بە جۆرێک لە تێکەڵبوون بە سیاستەوە بێ، بەڵام دوایەوە چیتە ئێران تۆ لەوێدا ئەبڕی لە سیاست تەنها دەسەکەی بەکاری بانخوازیەوە چۆن بوو؟ بەڵێ لەو کاتانە کە ئێمە لێرە بووین لە هەشتاکانە ئێمە پەیوەندیمان لەگەڵ پەیوەندی ئیسلامیە هەبوو. من لەو کاتانەیشا تقریبان عسکەریشم بۆ ساز بوو، یانێ ئەبایە بڕۆشمای بۆ عسکەری. عادەتەن ڕۆشتن بۆ عسکەری لێرە زۆر گرفتی تیا بوو. یەکێک ئەوە کە بڕوامان پێی نەبوو سەربازیکردن بۆ ڕژێم، دووهەم ئەوە کەسێک کە ڕۆژ دیتر تانە کوژرایە هەر ڕزگاری هەر نەبوو. ئەگەر ئەسکەریشو نەکردایە من لە مزگەوتی مەلا ئەمین بووم لە توی مەلیک، ئەبواە مزگەوتەکەشم بەجێ هێشتایە، وەزیفەکەشم واز لێ بهێنایە، لە خانووی مزگەوتی شابوومەوە خانوەکەم بەجێ هێشتایە. ئەمانە هەموو دەبووە هۆی ئەوەی کە من ئێرە بەجێ بێڵم. وابزانم مامۆسایانیش لەو دی و هەندێک نامۆشتیان بۆ نووسی بووم، نامۆشتەکە برادێک هێنابووی، برادەرەکە گیرا بوو، مەترسی ئەوەش پیا بوو کە ئەو نامانە بزانرێت کە بۆ کێیە و منش بانگ بکرێم و تووشی ئەزێت و ئازار بکرێم. ئەمانە و ئەوەی کە خۆ دوورخستنەوە لە ئەوە کە تووشی گیر و گرفتی ئەوە ببم کە لێرە عادەتەن لەو کاتانە خەڵک بۆ ڕزگار بوون لە عسکەری ئەچوونە لای چەکدارێک، لەوێ ناوی خۆیانیان ئەنووسی، تقریبان ئیتر ئەو معاشەکەی وەرەگرتن و ئەوش ئازادە بوو. ئەمە شتێکی زۆر ناخۆش بوو، ناوێکی زۆر خراپی پێوە بوو، هەرچێکم کرد نەمتوانی ئەوە قبول بکەم. ئەمانە هەمووی بوو بەهۆی ئەوە کە بڕۆم بۆ ئەو دیو، کە ڕۆژیشم بۆ ئەو دیو پێش من کە مامۆستا شێخ سدیقم ئەناسی، هەر پەیوەندیمان بە یەکەوە هەبوو، مامۆستا شێخ محەممەد بە دوور و درێژی، مامۆستا عەبدوڕەحمانی نوورسی، مامۆستا شێخ لەتیف بە دوور و درێژی بە تەفسیل کە لێرە لە خزمەتیا بووین. مامۆستا تۆ لە بزوتنەوەی پەیوەندیا بڵێن ئەندامێکی یانی تەنزیمی بوون یا وەکو مامۆستا بەنەوەڵات وەکێنە لە ئەساسەکەی شابوو بم، نوازانم لە ئەوەڵ دانیشتنیە من دانیشتوو بووم. ئەلبەتە من ئێستا برادێکمان هەیە حاڵی حازر نەخۆشە، حاجی ئەحمەد عەبەدەلایکی پێڵەن، پیاوێکی زۆر بەڕێزە و حاڵی حازر نەخۆشە و خوا شیفای بە ڕەحمەتی با ئینشاءالله. من ئەوەڵ جار ئەو داوەتی کردم بۆ ئەو ئیشاوە. لەو کاتانیشا من سۆفیەکی گەرم بووم، ئەو هات وتی شێخیش ڕەزامەندی داوە کە ئەمە دروست ببێ ئەم پەیوەندی ئیسلامیە، ناویشی ڕابێتە بوو، یعنی کەلیمەی ڕابێتە جگ لە معنای پەیوەندیەکە من طرفین خەفی وەکو بەڵێ ئیشارەتێکی شتیا بوو بۆ ڕابێتەی سۆفیانە. ئیتر من ئەو هۆکارانە لێرە کە بووم هەم لەوانە بوو پێم زانرابێ، هەم لەوانە بوو لە گیرۆدەی سەربازی بووم. ئیتر چارم نەما بەوە کە هەرچێکم بوو مامەلەک لێرە بەجێم هێشت و ئەوەی شار بەداخەوە ئەڵێم هەرچی کتێبم بوو، هی خۆم و هی باوکم هەموم بەجێ هێشت و هەموم لە دەست دەرچوو. کە ڕۆژم پەیوەندی ئیسلامی لەوێ دروست بوو منش لە خزمەتیان نابووم، نیازی ئەوەشم بوو کە بەردەوام بم. بەڵام ڕۆژێک مامۆستا شێخ لەتیف بە ڕەحمەت بێ لە کۆڕێکە دانیشت بوو کە ئایەتوڵڵای ئەوەی کە لە کەربەلاش شەهید بوو بە کوژرا لە حادسەکانە، ئەو هاتبوو لەلایەنی عێراقیەکانەوە باسی ئەوەی کردبوو کە چۆنێتی دژایەتیکردن لەگەڵ لە ڕژێمی بەعس و ئەوانە. مامۆستا شێخ لەتیفیش فەرمووبی ئەمە حیزبێکی ئیسلامی سونین و لەو دی و هاتوین و بۆ ئەو ئیشا هاتوین کە لە دژی حکوومەت ئیش بکەین بۆ گەڕانەوەی حکم و فەرمانی خوا بۆ کورد و ڕزگاربوونی ملەتی کوردیش لەو جەور و ستەمەی کە بەسەریا هاتووە لەلایەنی ڕژەمی بەعسەوە. بەڵام ئەو برادەرە وتبووی وەڵا ئێوە وەکو هینەک ناناسین، وەکو حیزبێکی ئیسلامی سونی ناناسین، کەلیمەیەکی وتبوو زۆر ناخۆش بوو لەسەر دڵم، ئێوە وەکو بەسیجی عولەما حیسابتان بۆ ئەکەن، یعنی ئێوە بەس کۆمەڵێکی عالمن لەو دی و هاتوون خەڵک ئەتان ناسێ لە عێراقەوە، ئەو خەڵکانە کە ئەتان ناسێ ئێوە تەسکیانەکەن و ئێمە وەریانەگرین و چەکداریانەکەینەکەن ئەیانکەن بە گشت حکوومەتی عێراقا. ئەو کاتە
کە ئەوەی وتبوو لەو کاتانە هەچی پێشمەرگەی بزوتنەوە بوو یا پەیوەندی بوو هەمویان گرت بوو منش ئەوەم کە بیست بەڕاستی ئەوەنە قرس بوو لەسەر دڵم وتم چاک وایە من هەر بچمەوە سەر بارودۆخەکەی جارانی خۆم کەمەلایەتیە ئیتر وازم من هێنا و ئەگەرچی زۆر مامۆسایان هەوڵیاندا مامۆستا مەلا عەلی بیارە بەڕەحمەت بێ مامۆستا مەلا عەلی هەڵەبجا بەڕەحمەت بن هەمویان داوایان لێ کردم کە بگەڕێمەوە نەگەڕێمەوە دەستم کرد بە مەلایەتیەکەم کە مەلایەتەکەیشم تقریبا دەوری ساڵێک لە سنا بووم و باقیەکەی تری 20 ساڵ لە مەریوانە مەلایەتیم کردو تا ئەو کاتێک گەڕاومەتەوە و سپاس بۆ خوا ئەو ماوەی 20 ساڵە کە لەوێ بووم ئێستش خەریکی ژیاننامەی خۆم ئەینووسم ئەبێ 100 فەقێ لای من ئیستیفادەیان کردبێ لە خوای گەورە بە زیابێ ئەو 100 فەقێ زۆرێکیان خاوەنی دکتۆران ئێستا و خەریکی خزمەتکردن کە ئەوە جێگەی دڵخۆشیە بۆ بەندە ماوەستا ئەو کاتانەی کە لە ئێران بوویت تابان سەردەمی زێڕینی تەمەنی کاک ناسری سوبحانی و کاک ئەحمەد و ئەوانەش بووە بڵێن تۆ هیچ پەیوەندێک هەبوو بوو لەگەڵەوانە هیچ دیدارێک هەبوو بوو لەگەڵ کاک ئەحمەد من وابزانم ئەو کاتانە گیرا بوو نەخێر من لەو کاتانە بە خزمەتی کاک ئەحمەد نەگەیشت و من لە وەختی فەقێتی و لە زمانی شا یەک جار بە خزمەتی کاک ئەحمەد گەیشت بووم حەز ناکەم کاتەکەمان کەمە باس بکەین جارێک لەگەل برادێک بوو کە لەگەلمان فەقێ بوو لە کانیسانان و ئەو کاتە لە سنە بوو زمانی شایە ئەو کاتە ئەو لە لای کاک ئەحمەد ئەیخوێن وتی حەزەکەم بێ کاک ئەحمەد ببینی ئەمە کاتی فەقێتی و زمانی شا کە ڕۆشتین کاک ئەحمەدم بینی پیاوێکی سادە جلوبەرگێکی کوردانەی عادەتی سنەیی لەبەرا بوو سەری ڕوود بوو بەتکەمان بەتەمایار بووم مەلایە ئەبێ مێزەر و تەرتیباتی لەبەرا بێ شەرواڵێکی کوردی تقریبا لەبەرا بوو لای خوارووە دانیشت بوو کە ڕۆشتینە ئەوێ چای بۆ دەم کردین و ڕێزێکی زۆری لێگرتین و ئەمجا ئیتر لە زیمنی قسەکردنەکە فەرمووی من ئەمەوێن فەقیانە وا لێ بکەم کە بتوانن ئیجتیهاد بکەن منیش پێم وا بوو کە ئیجتیهادکردن تازە ئێستا ناکرێ و کەس ناتوانێت بێ بە مجتەهید و خۆشم بە مقدارێک خوێنەوارە زانی وام ئەزانی ئەتوانم وەڵامی بدەمەوە لەو بابەتانەوە بەڵام وردە بۆم دەرکەوت کە دەفی من لەگەڵ ئەوە دەنگ نادا تقریبا ئەو قەنەعەتی پێ کردم و ئەوەی کە زۆر گرنگ بوو بەلامە و سەیر بوو ئەوە بوو کە بەیەکە لە فەقەکانی شیوت جلوبەرگەکانت چرج بوون دایکە نەبا من بۆ ئوتوکەم وەڵایش ڕەحەت بۆی داکەن و کاک ئەحمەد بۆی ئوتوی کرد بە ڕەحمەت بن ئینشاءالله ئەوە یەکێک بوو لەوەی بە خزمەتی کاک ئەحمەد ئەو نەگەیشتوم ئەی کاک ناسر بەڵێ کاک ناسر لەو کاتانی شار مختەفی بوو تازەکی ئەو 12 سیدیە کە لەگەڵ مەلا ئەحمەدی دەگاشێخانیە دەگاشێخانە لەوە ئەنجامیاندا بوو ئەو گفتوگۆیە تازەکی لێ ئەدرا من 2 جار گوێم لەوە گرتووە من وازانم نووسینی کاک ناسر نووسینی کەمێکم تۆزێ خوێندووەتەوە بەڵام گوێگرتن لە نەوارەکانی هەر ئەو نەوارم 2 جار گوێ لێگرت ئیتر کاک ناسر لە مناسەباتە ئەڵبەتە لە ئیختیفا بوو بین لە هەندێک ماڵا کە کۆ بوونەوە بەندەیش ئەچووم لەوێ دەستی کرد بە ئامۆژگاریکردن لە وەختی دانیشتنی عادیە حیج بێدەنگ دانیشت و وەختی پرسیارێکی ئاینیە هات ئیتر دەستی کرد بە قسەکردن و بابەتی قورئانەکەی دەست پێ کرد و من ئێستا ئەوەم بیر دێ کە هەموو جارێ ئەی فەرموو جاری وا هەیە بۆ یەک بابەت چەند جار متالعەی قورئانەکەم لەم سەر بۆ سەر هەمی جارێ قورئانێکی بەدەستەوە بۆ ئەی فەرموو سەر لێوەتی خەڵکیان سیر بێ کە من متالعەی قورئانەکەم بەڵام من هەر مەشغوڵی ئەوەم لە کۆڕێکی شابوو کە کاک ناسر بە ڕەحمەت بێ خەریکی ئوسول بوو بەندەش یەکێکم لەو کەسانە کە وەکو فەقەیەک یا وەکو گوێگرێک لە ئوسولەکە بەشداریم کردووە ماوەستا تۆ لە سەفەرێکە لەگەڵ کاکەی فەلاح شاعری گەورە با بڵێن لەگەڵی ئابێ بەرەو بەغداد لەو سەفەرە بڵێن کاکەی فەلاح داوا و لێکا کە تۆ هاوکاری بکەیت لە نووسینەوەی دیوانی ناری بەڵام لە ئەو دیوانە هیچ ئاماژەیەک بە تۆ نییە یعنی بە مثلا ناوی توی تیان نهاتەوە هۆکاری ئەوە چی بوو چۆن بوو ئەسڵەن سەفەرەکەتان من کاکەی فەلاح منە ناسی ظاهرا ئەبێ احتیمالان من بۆ خزمەتی شێخ چوو بم بۆ بەغا احتیمال ئەوە ئەدەم بە یەقینیش نازانم بەڵام لەو سەرۆکاتینەوە لەو سیارەیە کە سوار بووین لە 2 کورسی لە پاڵێکا بووین و وردە عادەتم وایە من لە ڕۆتێک یەکێکە بێ بە ڕەفیقم پرسیاری لێ ئەەکەم کاکە جەناب ناو چییە ئیش و کاری چییە جا لە کاکەی فەلاحم پرسی
جەنابووکەی وتی من کاکەی فەلاحم و ئیتر بازێ تۆزێ من کەمە علاقەم لەگەل شارە هەیە باسی شارمان کرد وتی خەریکم کە دیوانی کاکە حەمەی بێلوو ناری کۆ بکەمەوە منش وتم دێ کاکە ئەوە ناری هاوە لای منەوە وتی چۆن وتم باوکی من لای ناری خوێندوەتی زۆرێ لە شارەکانی ناری لە پاڵ کتێبەکانی باوکما بە خەتی باوکم نووسراوە وتی دێ زۆر چاکە من جارێک دێم بۆ وتی لەکوێی من وتم لە پێنجۆنم لە بەنگەڵە بووم وتی یەم بۆ ئەوێ و هەمووت لێ پرسم کە هات هەرچیەکم بوو کۆم کردەوە و لە اختیاریا قەرارم دا و بە خوێندنەوە بۆم خوێند و ئەکرێ بڵێم یەک لەسەر چوارێکی ئەو دیوانی ناریە لای من بووە ئەوەی کە کاکە فەلاح چاپی کرد کاکەی فەلاح چاپی کرد بەڵام بەداخەوە دوایەوە کە چاپکرا ناوێکی منی هەر لێ نەبرا بوو دوو جاری تریش ئێمە کۆڕێکمان گرت بۆ کاکە حەمە بۆ ناری لە مەریوانە داواشمان کرد هەر کەسێک شعرێکی کاکە حەمەی بەلاوەیە بە بینێرە بۆمان و کۆی کەینەوە منش مەجموعەیەکی تریشم بۆ کۆ کردبووە و کاکە عوسمان هەیە ئەوش لە ئەولادی ناریزادەیە لە ئەولادی ناریە و ئێستا لەم شارایە جارێکی تر دیوانی ناری چاپ کراوەتەوە بەڵام ئێستاش هەر من بەدڵم نییە نەوعێک بەبێ ئەدەبی ئەزانم عەرزێ و کەسانەکەم کە دیوانێکی کلاسیک ئەیانەوێت چاپ بکەن و ئەگەر بکرێت بەندەیش هاوکاری تیا بکەم چونکە من وازانم کەمترین کەسەیە بەقەی من ئاگاداری بێ لە شعری کلاسیک بە چونکە شارە کلاسیەکان بە زۆری لە ئەدەبیاتی فارسی وەرگیراون و منش لە ئەدەبیاتی فارسیە مقدارێک ئەزانم مامۆستا باسی شعری کلاسیک و کرد پێم خۆش ئەگەر بەردەست بێ پارچەیە شعری ڕۆحی سالممان بۆ بڵێ ئێستا سالمە فەرمێت درێغا نەختی دینم کردە سەرفی کاری دنیایی سەلاحی دونیەویشم دایە دەستی نەفس و خودڕایی پێویستە کاکە مانا بکرێ ئەڵێ حەیفێ کە نەختینەی دینی خۆم دین وەکو نەختینەیە گواتانێ بەدەست ئینسانەوە ئەبێ کاری بۆ بکا بۆ قیامەتی کەچی ئەو نەختینەیە کە ئەبوایە لە دینا بەکارم هێنایە من کردمە سەرفی کاری دنیایی لە کاری دنیاە بەکارم هێنا ئەو نەختینەمە بەکارهێنا لە کاری دنیاە درێغا نەقدی دینم کردە سەرفی کاری دنیایی ئەم جارە دنیایەکەم چی لێ کرد سەلاحی دنیەویشم دایە دەستی نەفس و خودڕایی ئەو شتانێشی کە ئەبوا لە دنیا قازانجی بوایە و سەلاح بواە بۆ دنیام ئەویشم دایە دەستی نەفس و هەرچی خۆم پێم باش بێ خودڕەئی بم هەرچی پێم باش بێ لەوام مەشغوڵ بووم کەوابێ نەکارێکم کرد بۆ قیامەتی خۆم نە ئەوەیشی قیامەتەکەیشم دا بە دنیاکەیشم بەباشی بەکار نەهێنا بڵێم دنیا درەنگ سەرچێ و یاخود ئاخرەت زوو بێ منی شەرمەندەی مفلیس نە دنیایی نە عوقبایی ئینسان پێی خۆشە لە دنیا زۆر بژی یا ئەگەر کەسێک بێت کە خۆی ئامادەکرد بێ بۆ قیامەت پێی خۆشە زوو بمرێ و قیامەت بێ سالم بە پێی شعری یەکەم کە ئەفەرمێ نەختی دینم داوەتە سەرفی کاری دنیایی و کارە باشەکانی دنیاشم داوەتە نەفسی دەستی نەفس و خۆڕایی خودڕایی واسە هەرچی خۆم پێم خۆش بێ بێ قازانجی خۆم بەکارهێناوە کەوابێ ئەگەر بڵێم دنیا درەنگ سەرچێ با دنیا زوو تەواو نەبێ و یاخود ئاخرەت زوو بێ یا بڵێم بەڵکو قیامەت زوو بێت و بچم بۆ قیامەت من نە دنیام بەکەڵکات نە قیامەت منی شەرمەندەی مفلیس نە دنیایی نە عوقبایی منی شەرمەندەی نەبوو مفلیس کەسێکە هەرچی پارەکەی کەوتبێتە سەر فلس هیچی نەمابێ منی شەرمەندەی مفلیس نە بەکەڵکی دنیا هاتم نە بەکەڵکی پاشە ڕۆژ لە جوانیدا بەدانش هەرچی سکەی ئابڕوم لێدا بە نادانی لە پیریدا هەموم دانا بە خۆڕایی هەر زۆر بە سۆزە خۆزگایە کەسێک بە دەنگی خۆشەوە بیان خوێندایەتەوە وەریان بگرتایە لە جوانیدا بەدانش هەرچی سکەی ئابڕوم لێدا لە کاتی گەنجی و لاویدا بە عیلم و زانیاریەکەم هەوڵمدا سکەی ئابڕوو لێ بدەم و پارێک یعنی تەمەنی داناوە بەوە کە وەکو سکە لێ بدەی ئاوایە سکەی ئابڕوم لێدا لە پیریا چی کەڵکێکم لێ وەرگرت بە نادانی لە پیریدا هەموم دانا بە خۆڕایی بە نەزانی لە پیریە هەموو ئەو سکانم بە خۆڕایی دانا
لە جوانیدا بەدانش هەرچی سکەی ئابڕوم لێدا بە نادانی لە پیریدا هەموم دانا بە خۆڕایی سیاهەی جەمعی سەرفی نەقدی عمری خۆم تەماشا کرد چ دەخڵێ نێکنامی تیا نەبوو جوز خەرجی ڕسوایی سیاها بریەتێ لە لیستێک کە کەسێک کە ئەوێت دوکانداری بکات لیستێکە نووسێ بۆ شتەکانی چەندێکی فرۆشتووە چەندێک قازانجی کردووە پێوترێ سیاهەی جەمعی سەرفی نەقدی عمری خۆم تەماشا کرد یانێ تەماشای لیستی کۆکردنەوەی بەچیات نەختینەی تەمەنی خۆم سەرف کردووە هەموم تەماشا کرد سەیرەکەم چ دەخڵی نێکنامی تیا نەبوو جوز خەرجی ڕسوایی شتێک بە کەڵک بێت دەخڵ ئەوەی کە ئینسان وەری بگرێ و قازانجی لێ بکە ئەوە دەخڵێتی دەخلی ناوباشی تیا نەبوو ئللا ئەوە نەوێت مەسرەفم کرد خەرجم کرد لە ڕسوایی و ئابڕوچوونە سیاهەی جەمعی سەرفی نەقدی خۆم عمری خۆم تەماشا کرد چ دەخلی نێکنامی تیا نەبوو جوز خەرجی ڕسوایی من لە شعرێک کاوتومە زۆریش خۆشە ئەڵێ هەر ڕۆژێ یەکێ دێت و دەڵێ من هاتم زۆرم هەیە زێڕم هەیە بەڵێ من هاتم هەر ئەو نە بە خۆیدا سەر و سامان دیتی مەرگ دێت و ئەڵێ ئەتۆ هەڵێ من هاتم هەمیشە فەرمێ حەریسی پیری و جەهلی شەبابە کە کەسبی کەونەینم هەرچی کاسبیەکەم بۆ دنیا و قیامەت کرد بوو بەمە تەماعکاری لە کاتی پیریە نەفامی و نەزانی لە گەنجی و شەبابە کەوابێت تەریقی عەهدی پیریم و خەجاڵەتمەندی بڕنایی من شەرمەندەی زەمانی پیریەکەمم و خەجاڵەت و شەرمەندەی کاتی گەنجەکەیشمم کە بڕناییانێ گەنجەکە لە گفتەی پیری و کردەی جوانی بەس هەراسانم خەرەفگۆی ناتەوانیم و خلاف کردەی توانایی هەر دێڕێک لەم شاعرانە ئەبێ زمانێکی پێوە تێپەڕێنرێ ئەڵێ کە ئێستا کە پیریم خڵەفاوم قسەی بێجێ و بە کەڵک نهات و ئینسان لە پیریە وای لە قسەکانی کەڵکی پێنی ئەڵێ لە گفتەی پیری و کردەی جوانی بەس هەراسان جوانیەکەم هەموو بەرەڵایی و هیچ و پوچ و خەریکی کارێک نەبووم قازانجی قیامەتمی تابێ کەوابێ لە گفتەی پیری کە خەڵەفانی پیرەکەمە و کردەی جوانیەکەم زۆر هەراسان و بێتاقەتم بۆچی چونکە خەرەفگۆی ناتەوانیم و خلافکردەی توانایی لە وەختێکا کە ناتەوان بووم پیر بووم و هیچم لێ نایەت ئێستا خەڵەفاوم و قسەی بێجێگە ئەڵێم لە وەختی تواناییشا کە ئەمتوانی کاری باش بکەم خلافم تیا کرد کەوابێ لە هەردووکیان پەشیمانم لە گفتەی پیری و کردەی جوانی بەس هەراسانم خەرەفگۆی ناتەوانیم و خلافکردەی توانایی لە خوانی منعیم و ئیرشادی مرشد هەردوو مەحرومم لە دیدارم هەراسانن چه ئەملایی چه ئەولایی ئەڵێ لە سفرەی نیعمەتبەخشێک کە خوایە کە هەموو نیعمەتی لە دنیا بە ئینسان داوە و ئینسان ئەگەر خۆی ئامادەکا بەهەشتیشی بۆ ئامادە کردووە لەوە مەحرومم لە شارەزاییکردنی مرشد مەبەستی پێی پێغەمبەرە صلی الله عليه وسلم جارێکیان لە فەیسبووک ئەمەم خوێندبووە برادرێ نووسی بووی کاکە مرشد بە شێخی تەریقەت هەڵێن منش ئەزانم مرشد بە شێخی تەریقەت هەڵێن بەڵام مەبەستی ئەم لێرەدا مامۆساژ وای نووسیوە لە شەرح لە ڕاڤەی شارەکانی سالمە ئەفەرمێن لە خوانی منعیم و ئیرشادی مرشد هەردوو مەحرومم لە سفرەی نیعمەتبەخشێک کە خوایە کە لە دنیا و لە پاشە ڕۆژە بە ئیماندارانی ئەدا و شارەزاییکردنی شارەزایی کار کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە هەردووکیان من مەحرومم کەوابێ لە دیدارم هەراسانن چه ئەملایی چه ئەولایی لە چاوپێکەوتنی من بێتاقەتن چه خەڵکی ئەملا دنیا چه خەڵکی ئەولا کە قیامەت بێ ڕەزالەت پەستیە سالم بڵندی زدی بەدبەختی مەچۆ بەم نەوعە بۆ مەجلیس نەپایینی نەباڵایی لەم شعرا ئەڵێ سالم تۆ بەکەڵکی ئەوەش نایە ڕووکەیتە مەجلیسێک ئەگەر چیتە لای سەرووە چونکە تۆ خۆت ئەو نەباسی خراپی خۆتە کرد لایقی ئەوە نیت لەوێبی ئەگەر لای خوارووە دانیشی ئابڕوچوونە کەوابێ هیچ کامێکیان ڕەزالەت پەستیە سالم بڵندی زدی بەدبەختی مەچۆ بەم نەوعە بۆ مەجلیس نەپایینی نەباڵایی درێغا نەقدی دینم کردە سەرفی کاری دنیایی سەلاحی دنیەویشم دایە دەستی نەفس و خودڕایی بڵێم دنیا درەنگ سەرچێ و یاخۆ ئاخرەت زوو بێ منی شەرمەندەی مفلس نە دنیایی منە عوقبایی لە جوانیدا
بەدانش هەرچی سکەی ئابڕوم لێدا بەنادانی لە پیریدا هەموم دانا بە خۆڕایی سیاهەی جەمعی سەرفی نەقدی عمری خۆم تەماشا کرد چ دەخڵی نێکنامی تیا نەبوو جز خەرجی ڕسوایی حەریسی پیری و جەهلی شەبابە کەسبی کەونەینم تەریقی عەهدی پیریم و خەجاڵەتمەندی بڕنایی لە گوفتەی پیری و کردەی جەوانی بەس هەراسانم خەرەفگۆی ناتەوانیم و خلافکردەی توانایی لە خوانی منعم و ئیرشادی مرشد هەردوو مەحرومم لە دیدارم هەراسانم چه ئەملایی چه ئەولایی ڕەزالەت پەستیە سالم بڵندی زدی بەدبەختی مەچۆ بەم نەوعە بۆ مەجلیس نەپایینی نەباڵایی دیارە سابت بوو کە ئەم شعرە کلاسیکیانە هەموو کەس نایزانێ ئێستا ئەمە بخوێنیتەوە خەڵک وازن خەریکی تورکیە خوێنیتەوە هیچ کام لە معناکەی تێناک دەستخۆش ماوەستاگیان ڕاوەیەکی زۆر جوان و بۆ کرد دەستخۆش بێ ماوەستا تۆ بەشێک لە شعرەکانی مەحوی ئەوانەی کە فارسین ئەوانیش ڕاوە کردەوە بۆ زمانی کوردی ئەوانە چۆن بوو کەی بووە و ڕاوەیە و دەست پێ کرد بەندە لەگەل ئەوە کە دەرسە ئاینیەکان بە فەقەکان ئەڵێم نەحو و سەرف و بەلاغە و مەنتیق و تەجوید و تەفسیر و قورئان و ئەوانە تا ئاخر هەوڵیشم داوە هەر فەقەیە لای من بێ دووشت حتمما بزانێ یەکێک ئەوە هەوڵم داوە گولستان و بۆستانێ بخوێنێ کە ئەدەبیاتی فارسیە و ئەدەبیاتە کوردیەکانیش لە وەرگیراون هەوڵیشم داوە تۆزێ وایان لێ تێبگەێنم کە شعری کلاسیکیە کوردیەکانیش تا بڵێ بە لەزەت و خۆشن لەبەر ئەوە من لە مەریوانە بووم برادەرێ کاکزانای ناوە مەحویەکە بەشی کوردیەکەی لا خوێندم تا ئاخر منیش وتم تۆ بزانم بەشە فارسیەکەشی چۆنە کە تەماشاکەم ماشا ئەڵڵا بەشە فارسیەکەیش هیچی کەم نییە لە کوردیەکە وەڵکو زیایشی هەیە هەندێک جار کە هاتم بەم دیوە هەوڵم دا بچم بۆ لای کاکە حەمەی مامۆستا کەریم و وتم لەگەلیا هەوڵە دەم کە بۆ ڕاوەی بکەین بەڵام کاکە حەمە بەداخەوە پیر و نەخۆش بوو ئیتر کەڵکی ئەوەی نەبوو کە ئەوەی بکات ئیتر خۆم تێچووم و ئامادەم کرد و ئەلحەمدولیلا چاپیش بوو لەخوای گەورە بەزیابێت تا ئێستا چەند کەسیش بە خوێندویانە حتا لە مەریوانە ئێستا کۆڕیان بۆ گرتووە و بە دەرس ئەوترێتەوە دەستخۆش جەناب و پێشەکێکە نووسی بۆ ئافرەتێکی بەڕێز کە تەفسیری قورئان بە شێوازی شعر دووبارە ئەهۆنێتەوە ئەوە چۆن بوو ئایا ئەو تەفسیرە تەفسیری کەلیماتی بوو یا بڵێن لەسەر شێوازی شعر ئاەتەکانی تەفسیرەکرەوە چۆن جارێ لەو کاتەوە کە ئاینی پاک و پیرۆزی ئیسلام هاتووەتە وڵاتی کوردەواری کە شاعیرەڵێ لە ساڵی هەژدەی کۆچی بەملاوە کورد شادەی بە شام ڕسوول هێناوە تا ئێستا ملەتی کورد بە گەرمی دیفاعیان لە ئاینی ئیسلام کردووە و ئەوەی کە ئیسلام ئەی فەرمێ بۆ دین و بۆ دنیایان بەڕێیان بردووە گەورەترین نیشانەی ئەوە کە ملەتی کورد ملەتێکی ئێجگار مسلمانن و لە ملەتانی تری هەر مسلمان زۆر لە پێشترەوەن ئەو هەموو مزگەوتەیە کە لە وڵاتی کوردەواریە هەیە ملەتی کوردیش ئەوەی من ئاگام لێبێ نزیکی 100 مفەسیرمان هەیە کە تەفسیری قورئانیان کردووە بە کوردی ئەلبەتە تا ئێستا ژمارەیەکی زۆریشان چاپ کراوە هەشانەیەشا چاپ نەکراوە بەڵام ئەم خوشکە کە ناوی ئامینەی خانیە لە مەریوانە من لێرە بووم زووتر لەوێ شاوم پێکەوت بوو وازانم پاریا پێرار ڕەمەزان بوو زۆر داوای کردبوو کە من تەفسیرەکەم تەواو کردووە و جوزی عەمەیشی بە چاپکراوی بۆ ناردم کەمە تەماشاکەم زۆر خۆشی تەفسیر کردووە داوای کردبوو کە پێشەکێکی بۆ بنووسم منیش هەر لە ڕەمەزانە و کە ئێستش ڕەمەزانە پێشەکێکم بۆ نووسیوە کە من وازان ئەو پێشەکیە بابەتی فکر و هۆشی من و ئینسانی مسلمانیشی تایە ئەگەر پێتان خۆش بێ بۆتان بخوێنمەوە بە ناوی خوای کارسازی کاران دەرمانی دەردی دڵی بیماران بەدیهێنەری زەوی و ئاسمان خاوەنی خەلق و فەرموودە و فەرمان لە نەبوون هێنەر ئەم بوونەوەرە ئەم مانگ و ڕۆژ و هەموو ئەختەرە هەر یەک بە جۆرێ خزمەتکارێکە پێسپێراوی ئیش و کارێکە وتم خوشکی باش کاری خۆتت کرد لە دین و ژینا بەشی خۆت برد چی شەو نخونید لەگەڵ کێشاوە بەرهەمێ باشت بەدەست هێناوە پێویستە هەر کەس بەدەسەڵاتە خەمی پاشە ڕۆژ لە لای ئاواتە بە ماڵی دەستی ئەم خوشکە بگرێ
تا ئەم بەرهەمە لە چاو ئەدرێ ئیتر بۆی بگرین چەند کۆڕی شیاو بە هەردوو دەسمان بیخەینە سەر چاو لە هەموو ماڵێ لە جێگایە بەرز داینێن نەهێڵین کەوێتە سەر عەرز بیخوێنینەوە هەر وەکو بڵبڵ پەیامەکانی بکەینە گوێی دڵ وەک موژدە کاناڵ بیخەنە بەرچاو با ئاگادار بن گەنج و پیر و لاو منی کۆچەریش دەستی نیازم هەڵ ئەبرم لە خوای گەورە ئەخوازم خوشکی بەڕێزم ئامینەی خانی کە ئامادە بوو لای خوا و دیوانی لە تای ترازووی کردەوەکانی داینێن کۆششی لە ڕێی قورئانی. ماسا تۆ سەرەتای تەمەن و بڵێن دوایەوەی دەستەکەی بە خوێندن لەسەر ئەهلی تەسەوفە بێ با بڵێ سۆفیە بیت. ئەوەی کە من تێگەیشتم لە سۆفیەتی هەر وەختێک ئیسلام حاکم بوو بێ لە وڵاتێکە لە وڵاتە ئەوانەی کە بە ناو ئیسلامەکان بەڕێبردووە دوور کەوتونەتەوە لە حەقیقەتی ئیسلام دوور کەوتونەتەوە لە حەقیقەتی ئیسلام ئەوە گەر بڵێن لە ڕابردووە هەندێک لە خەلیفەکان و ئەوانە بەڵێ قانون و بەرنامە ئیسلام بووە بەڵام ئایا خۆیان ئەو ئیسلامیان تەطبیق کردووە پیادەیان کردووە لە خۆیانە خەڵک کە ئیسلامیان بینیوە لەو شکل و شێوە لەسەر زۆر وڵاتی تر هەیە ئیدعای ئیسلامەتیە کات و بەڵام ئایا لە ڕاستیە ئیسلام ئەوەیە ئەم شتە بۆتە هۆکاری ئەوە کەسانێک بوون لە مێژووە هەر لە ئەوەڵی ئیسلامەوە تقریباً خەڵکیان تێگەیاندووە خزمێنە ئیسلامەتی بریەتیە لە تێگەیشتنی باش لە قورئان و سونەت دوورکەوتنەوە لە دنیا بۆ دنیا ئەوەیش هەمووشە بڵێم ئەمە زۆر شتێکی ضروریە ئەوە زۆر پێ ناخۆشە خەڵک بڵێ دنیا هیچ نییە دنیا هەموو شتێکە بەڵام دنیای حەڵاڵ و بۆ لە حەڵاڵە بەکارهێنان نعم المال صالح للرجل الصالح جا ئەو خەڵکە ئەو زانایانە کە پیان وتراوە سۆفی هەوڵ و تێکۆشانێکیان کردووە هەر وەکو خوێندن فێری ئەوە بوون و توانیویانە لە خۆیان سیفەتە خراپەکان وەکو تەمەع و تەکەبور و خۆ بەزلزانین و خۆ بە گرنگزانین و ئەو سیفەتە خراپانە کە پێوتی ڕەزائیل لایەن بردووە لە خۆیانە و فەزائیلی ئەخلاقیان لە خۆیانە جێگیر کردووە و وەکو دکتۆرێک توانیویانە لە خەڵکی شابزانن چ نەخۆشینێکی ئەو بابەتەیە جا ئەگەر سۆفیەتیە بێ بریەتی بێ لەم بابەتە هەزار جار لەسەر سەر و لەسەر چاوە وەگەر خوا نەخواستە سۆفیەتیە بە بریەتی بێ لە دنیا کۆکردنەوە و خەڵک خڵەتاندن و بە خەڵک وا تێبگەێنی کە جوابی مەلایکە بۆهاتەوە وای تێبگەێنی لە نایڵێ لە پردی سرات کەویتە خوارە و لای وای تێبگەێنی کە ئەو ڕزگار دەکات لە مەشاکیلی قیامەت و ئەخاتە بەهەشت ئەمە شتانێکە کە حقیقەتەن وان نییە حقیقەتەن هەموو کەسێ محتاجی خوایە ئینسان بۆ خۆشی معلوم نییە حاڵی چۆنە بێ لە قیامەتە تا ئەوەی فریای خەڵک بکەوێت. مامۆستا پرسیارێکی تایبەتتر تۆ کەسێکی حیزبیت یا مەسەلەن تێڕوانین و لەسەر ئەحزابی ئیسلامی لە کوردستانە چییە؟ وەڵاهی حقیقەتی کار ئەوەیە ئەگەر ئەحزابی ئیسلامی بریەتی بێت لەوە بە تایبەتی حیزبە کوردیەکان بریەتی بێت لەوە هەوڵ بدرێت کوردستان ڕزگاری ببێ و لە هەمان کاتا دادگەری ئیسلامی تیا پیادە بکرێت من کەسێکی لەو بابەتانم ئەم جارە ئایا ئەم بابەتانە یا ئەوەیە کە پیاوی وترێ حیزبی ئیسلامی ئەسڵەن موسڵمانان هەر هەمویان من پێم خۆشە خەڵک ئاگادار بن چونکە ممکنە خەڵک من جۆرێک بیر لێ بکەنەوە ئەوەی کە لە ڕاستیە نیم وا بزانن من هەر کەسێ ڕووی کردە ئەو قیبلە و وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله بە موسڵمانی ئەزانم بەڵام کێ زیاتر موسڵمانە کە زیاتر لە کتاب و سنەت لە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نزیک بێ و زیاتر هەوڵ بدە بۆ پیادەکردنیە و من هەموو موسڵمانێکیشم خۆشە بێ حتا نزیکتریش بێ لە ئیسلام هەتا نزیکتر بێ هەتا زەحمەتی زیاتری کێشا بێ لە ڕێگەی ئیسلامە دیارە زیاترم خۆشە. مامۆستا دەست خۆش بێ ئەمە گەشتونەتە کۆتایی بەڵام پێم خۆشە کۆتایی بەرنامەکە بە پارچەیەک شاعری گەورەی گەلەکەمان مەولەوی بێت ئەگەر مەولەوی لە ڕاستیە بە سۆسترین شاعرە کە من ئەوەی من پێ بزانم لە کورد و فارس و عەرەبە کە من ئاگاداری ئەدەبیاتی هەر سێ بابەتەکە هەم هیچ کەسێک بەقەی مەولەوی بە سۆز نەبووە. ئەم پارچە شعرەیش کە ئەی خوێنمەوە باسی مردن و قیامەت و ئەو جۆرە شتانە ئەکات باسی ئەوەش ئەکات ئەڵێ
ئەبێ من بەم گوناهباریەوە چۆن ڕوون بێ لە قیامەتە عەرزی پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم تکام بۆ بکە. دلە ڕاگەکەت خەیلێ تاریکن پردەکە سەختن خەیلێ باریکن. کەلیمە بە کەلیمە معنای یەکەم، یانە دێر بە دێر دواییش بە جارێکای خوێنمەوە بۆەوە جێگیر ببێ لە دڵە. ئەڵێ دڵە ڕێگەکەی تۆ زۆر تاریکە، ئینسان لە ژیان و هەتا بچیتە بەهەشت ئەگەر خوا فرسەت بدا ڕێگەیەکی دوور و درێژە. هەر وازان هەر شعری ئەوە آخر سەفەرن ڕا خەیلێ دوورن منزڵ بێ پایان تۆشە زەرورن. ئینسان آخر سەفەرێتی سەفەری دوایی سەفەری مەرگە. آخر سەفەرن ڕا خەیلێ دوورن منزڵ بێ پایان تۆشە زەرورن. منزڵەکە پایانی نییە و تۆشە زەرورە. دڵە ڕاگەکەت خەیلێ تاریکن پردەکە سەختن خەیلێ باریکن. سارای هیدایەت تاریک مەوینون ڕای نەجات یەکجار باریک مەوینون. ئەڵێ سەحرای هیدایەت بە تاریکی ئەیبینم، ڕێگەی ڕزگاری زۆر بە باریکیەتە بەرچاو. چۆڵە چراوێ پەرەیوێت ساز دەر وەقەت تواناوێت باربەندیکە. هایسە باسی ئەوەی کرد کە ڕێگەکە تاریکە. ئینسان بە ڕێگەی تاریکی شابڕوا ئەبێت چرایەک بۆ خۆی پیا بکات. جا چۆڵە چرایانە چرایەکی بچوو هیچ نەبێت. تۆ لەم ژیانی خۆتا چرایەکی بچووک بۆ ئەو ڕێگە تاریکە ئامادەکە. ئەرگونا ڕای ڕاست بەردەنی جەویر شۆن پای کردار هامفەردان هۆرگیر. بەڵ لەو دیواندا دێوانەی سەرشێت خەجاڵەتی بەزم یاران نەیۆپێت. بەڵکو لەو دیوانەکە لە قیامەتە ئەی دێوانەی سەرشێتی دنیایی خەجاڵەتی بەزمی یارانی بەسەرانەیەت. ئەزانی ئەو پیاوە گەورانە کاروانێک کە کاروان سالارەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و هەموو چاکانی خوایە تۆ نابێ بیری لێ بکەیت و ئەبێ هەوڵ بدەی بکەویتە ئەو کاروانە. بارێ ئەرغەفڵەت دامتەندەن نەڕێت نیەنی وەتەنگ شەرمەساری وێت. یادە ئەو سەروەر و دەروون باوەر ئەرواچان پەنەش نەو بەزمە مەحشەر. یەمەنسوو بتۆن ئینە کردەشەن چەنی توانای سەرهۆر دەست دەشەن. ئەڵێ بارێ ئەرغەفڵەت دامتەندەن نەڕێت. ئەگەر غەفڵەت و بێ ئاگایی داوی بەدەور تا تەنیوە و نیەنی وەتەنگ شەرمەساری وێت. تۆ خەمی ئەوەت نییە کە خۆت شەرمەزار ئەبی بیری ئالەمە بکەرەوە. یادە ئەو سەروەر و دەروون باوەر یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێنە دەروری خۆتەوە. ئەرواچان پەنەشنە و بەزمە مەحشەر. ئەگەر لە مەحشەرە عەرزی پێغەمبەرکەن یەمەنسوو بتۆن ئینە کردەشەن چەنی توانای سەرهۆر دەردەشەن. پێ بڵێن ئەمە منسوبی تۆیە، ئەمە ئیدعاکە ئومەتی تۆیە. ئەوە کردەوە خراپەکانیەتی. ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ڕووی بێ سەر بەرزکاتەوە. عەجەب ئەو بە شەرمەوە میۆوە بەردا منیش مشیۆ کام خاک کەروون وەسەردا. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە منی پیشانەدەن شەرمەکە و سەرداخە چونکە ئەو نەکردەوەکانی من خراپە تەریخە بێتەوە کە من ئیدعای ئومەتی ئەوە کەم و وەزمە. جا من ئەو بە شەرمەوە میۆوە بەردا ئەو بە شەرم و سەرداخە و تەماشای بەرپێی خۆیە کات ڕووی نییە سەر بەرزۆ کات. من مشیۆ کام خاک کەروون وەسەردا. ئەبێ من چ قوڕێک بکەم بەسەری خۆمە. دڵە ڕاگەکەت خەیلێ تاریکن پردەکە سەختن خەیلێ باریکن. سارای هیدایەت تاریک مەوینون ڕای نەجات یەکجار باریک مەوینون. چۆڵە چراوێ پەرەیوێت ساز دەر وەقەت تواناوێت باربەنی کرد. ئەرگونا ڕای ڕاست بەردەنی جەویر شۆن پای کردار هامفەردان هۆرگیر. بەڵ لەو دیواندا دێوانەی سەرشێت خەجاڵەتی بەزم یاران نەیەوە پێت. بارێ ئەرغەفڵەت دامتەندەن نەڕێت نیەنی وەتەنگ شەرمەساری وێت. یادە ئەو سەروەر و دەروون باوەر ئەرواچان پەنەش نەو بەزمە مەحسەر. ئەرواچان پەنەش نەو بەزمە مەحشەر. یەمەنسوو بتۆن ئینە کردەشەن چەنی توانای سەرهۆر دەردەشەن. بارێ ئەرغەفڵەت دامتەندەن نەڕێت نیەنی وەتەنگ شەرمەساری وێت. یادە ئەو سەروەر و دەروون باوەر ئەرواچان پەنەش نەو بەزمە مەحشەر.
يا منسوبتون إينا كردشن چنی توانای سرهور دردشن او بشر موامیو و بردا من مشیو کام خاک کرون و سردا ایسا موینی چشپنم آمان هانا هاوارن هی نیچی آمان زفت معصیت جتاعت طاقم روسیای مجلس جرقي عشاقم بناي وجودم خزلت أساسا بخت مخالف ناميم راسا صباي هناسة ندرون سترس صباي هناسم ندرون سترس كردن كلبي نار إبراهيمي برز پنجد بو نغمي بينوتين وباور أي بيت وحزين وسهلا من روزرد سرنا ورنان آي ما يي تسطيع يغمرنا كاكا صوفيتي بريتي أعلم دەستخۆش صلى الله عليه وسلم على سيدنا دەستخۆش ماسایان زۆر سپاس ئەزیێتمان دایت ڕاستی تەمەنی ئەم جارەمان بە گێڕانەوەی چیرۆک و بەسەراتی مامۆستا محەممەد یوسف یەکێک لە زانە پایە بەرزەکانی ئاینی لە کوردستان و خاوەنی دیوانی شعری کۆچەر بەم شێوازە کۆتاییات تا بەرنامەیەتر و بەیەگەشتنوێتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ ماسایان دەستخۆش بێت.